ئیتر پڕەکە زیاتر خەز بووە لێرە وەکوڵێ شتەکان زۆر بەوازەحی مافی مرۆڤ کۆنسەپتێکی زۆر گرنگە وەکو کۆمەڵی کۆنسەپتی تر بیرمانە خاتەوە کە مرۆڤ مافی بنچینەیە کە پێویستە هەمیشە ڕێزی لێ بگیرێ و هەوڵی دابینکردنی بدەین و دایمەن دژی پێشەرکاریەکانیش بۆستینەوە کە بەرامبەریان نەکرێ. لە ڕێژگاری ئەم ڕۆمانە ئەمە واقعێکی بەرچاوە چونکە پێشەرکاریەکانی مافی مرۆڤ زەقتر و لە پێشچاوترن. نێلسن ماندێلا قسەیەکی ئەڵێ هەر کاتێک بتەوێت ڕەوشی وڵاتێک هەرێمێک ناوچەیە گەڵ بسەنگێنی بڕۆ سەردانی زیندانەکانی بکە، بڕۆ لە ڕۆژی تۆمەتبارەکان و چاکسازیەکانی و ئەو شوێنانە بکە کە زۆرترین پێشەرکاری مافەکانی مرۆڤ تۆمەتباران لێرە ئەبینی کە تۆ شوێنێکت بینی زۆرترین پێشەرکاری تا و پێویست بەوە ناکە بچی زۆر بگەڕی بۆ شتەکانی تر چکە لەویا بەریەکەوتنی کۆمەلگا و هێزی کۆمەلگا دەرەکەوێت لەگەڵ کەسێکا کە لە ڕووی یاساییەوە خۆی کۆمەڵێک کۆت و بەند کراوە. یعنی زۆر سیر و بەلای ئێمە وەکو ڕێکخراوی ئێمە سەردەری پەرلەمانی دیموکراسی مافی مرۆڤ لەمانی سێ ئێمە مزەکەرەیەکمان بڵاو کردەوە خەریب و بێن شکال لە ئێمە بکەن ئەیان و ئێوە تەشریف بە دادگاکەن. ئێمە ئەمان و کۆمەڵێک خەڵکێ لە ناو زیندانەکانە بەپێی یاسا بۆ نمونە لە 27 سێ بۆ نمونە لە 28 سێ ئەم ساڵ کە تێپەڕی بەپێی قانونی سوڵی محاکەمان جەزای بۆیە لە زیندان بەهات ناتە دەرەوە. وڵاتەکانی دەوروبەری ئێمە کە ئێمە زۆر جار یعنی بە وڵاتانی ڕەنگە نوعێ لە نوعەکان بە دیکتاتۆر و بە چوزانم بە مەرکەزی ناویانە بین ئەهاتن لە پەرلەمان و یاسایان دەرەکرد بوو ئەوەی لەگەڵم باردۆخا خۆیان بگونجێنن بەڵام بەداخۆ ئێمە یاساشمان لەبەردەسا بوو بە بڕیارێکی وەزیری ناوخۆ هەرچی شتە وەستا کاکە ئەمە ناکرێت بەم شکلە بڕوا زۆر قسە کرا لەسەری حتا گەیشتە مانگی 4 و 5 اینجا هەستیان بەوە کرد کە چی ئەگوزارێت لە وڵاتەیە بەداخەوە. ئێمە دەیان کە ئیسمان لایەکە لە کامپی پەنابەرانە لە وڵاتانی ئەوروپا و بەتایبەتی لە تورکیا خەڵک ئەشکەنجەی دەرونیە درێ ئەشکەنجەی فیزیکیە درێجەستەیی و ینی بارودۆخێکی خراپی هەیە لە شوێنەکە ئەهێڵڕێتەوە کە دەیان حاڵەتمان هەیە ژن و مێرد لەیەک جیاکراونەتەوە چەندین مانگیان توانیوە یەکتری ببینن لە وڵاتێکە کە وڵاتی دیموکراسیە وڵاتێکە کە بەحسا وڵاتی مافی مرۆڤە هەموو ئەم حاڵەتانە ڕوو ئەدەن و پاشان ئەوەی کە بەگشتی لەلایەن کۆچبەرەوە بە هەند وەرنەگیراوە مەسەلەی قبولکردنێتی لە وڵاتەیە ئەنی جۆرێک لە ئایدیا لای خەڵک دروست بووە کە پێی وایە مەسەلەن گەر کۆچی کرد بچووە ئەڵمانیایی تر لەوێ ژیان نیزام نەبێت لەوێ توانێت ئیشی دەستکەوێت لەوێ توانێت بە ئارەزوی خۆی کچێکی جوان بناسێت و زەواجی لەگەڵا بکات و ئەم جۆرە بیرکردنەوەانە هەیە بەڵام ئەمە لەگەڵ واقعا یەک ناگرێتەوە. قاچاق هەموو بۆ هەمومان زۆر وازەحە و ئەزانی کە چێنەوانی کە قاچاق چینەوانی کە لە تورکیان کێن و چێگەن و چی ناکەن بەڵام وەکو ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد بازرگانی بەرجەستەی مرۆڤەوە ئێمە ئەو ماوەی کە کارمان کرد و هەتاکو ئێستا هیچ بەڵگەیەک نەکەوتۆتە بەردەستمان کە حاڵەتێکی وا بەسەر پەنابەرێکی کووردا هاتبێ. ئەمانە وەکو دەنگۆ باس ئەکرێ سەدان و هەزاران جار قاچاقچی لە شوێنێک بەجێیان هێڵێت و بەبێ ڕێبەر ئەیان هێڵێتەوە چەندین کەس لە ناوەندی جەنگەڵەکانە بەجێڵراون چەندین کەس چەند جار براونەتە سەر دەریا و پێیان وتراوە بۆ نمونە پێیان وتراوە یەختێک گێت 20 کەسەگرێ هەر 20 کە چونەتە ناویەوە 80 کەس بۆ بەداخۆ کارەساتی لەکەوتۆتەوە کارەساتی مرۆڤی زۆر گەوری لەکەوتۆتەوە کە جار هەبووە زیاتر لە 20 هاوڵاتی کورد تەنیا لە یەک کارەساتی لەو جۆرەیە تیا چوە